هاوڕێیان لەسەر خەتترن ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان ساغ و سەلامەت بن ئەو هاوڕێیانەی لەسەر خەتێن تکایە شتێکم بۆ بنووسن بزانم دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە کێشەیەکمان هەیە یان کێشەیەکمان نییە با دەست پێ بکەین ئەمڕۆکە وەکو هەموو جاران شتی گرنگ باز دەکەین شتی گرنگ لە ناوچەکەماندا ڕوو ئەدەن و پەیوەندیان بە ئایندەی ئێمەوە هەیە لە نزیکەوە کاریگەریان لەسەر ئایندەکانی ئێمە دەبێت هاوڕیان شتێکم بۆ بنووسن تکایە ئەوانەی لەسەر خەتەن زۆر بە کورتی تەواوە هەموو شتێک تەواوە هەر بژیت زۆر زۆر سوپاس زۆر بەخێر بێ زۆر زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم بەخێر بن سەر هەردوو چاوم زۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان زۆر زۆر سوپاس بۆ پێشوازیتان هاوڕێیانی سەر فێسبوک تکایە وەرنە سەر یوتوب لەسەر یوتوب تەماشا بکەن بە ئیتر پەکتان نەکەوێ زۆر زۆر بەخێر بن سەر هەردوو چاوم هەر هەمووتان هاوڕێیان شتی گرنگ باز دەکەین لەو بەرنمەیەدا بە تایبەتی باس لە نیگەرانیەکانی یەکێتی دەکەم لە پەکەکە و خەریکە ئیتر چەرخەکە بە پێچەوانە هەڵدەسوڕێتەوە سەنگەرەکان سەر لە نوێ دروست دەکرێنەوە جێگۆڕچی بە یەکتری دەکەن هاوڕێ و دوژمن جێگەی خۆیان دەگۆڕن دوژمنانی کۆن دەبنە دۆست دۆستانی کۆن دەبنە دوژمن نەخێر بۆ گاڵتە وام گوت لە سیاسەتدا دوژمنایەتی و دۆستایەتی نییە هاوڕێیانی هێژە لەو بەرنمەیەدا هەوڵ ئەدەم کات تەرخان بکەم پرسیارەکانتان وەڵام بدەمەوە بە مەرجێک لە ئێستاوە پرسیارەکانتان ئامادەکرابێ لە دقەی دواییدا ئیتر کاتتان نابێت لە بۆ بیرکردنەوە تکایە لە ئێستاوە هەوڵ بدەم پرسیارەکانتان ئامادە بکەن ئەگەر هەتاناوە ئەگەر لە ئێستاشەوە بینوسن خراپ نیە بەڵام باشتر وایە لای خۆتان قەیدی بکەن هەتاوەکو کاتی پرسیار دێ ئەم کاتە پرسیارەکانتان ئاراستە بکەن بەر لەوەی بچینە سەر نیگەرانیەکانی ئایندەی یەکێتی لە پەکەکە دەمەوێ لەسەر ئەو پرۆسەی کە لە تورکیادا لە نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیادا دەستی پێکردووە باس لە ئەنجامەکەی بکەم ئەمڕۆ بەیانی زوو لایفێکم کرد زۆر بەتان بینیوتانە کە لەوێدا باسم لەوە کرد کۆمیسیۆن ئەمڕۆکە کۆ دەبێتەوە و بە احتیمالی زۆر بڕیار ئەدا بەڵێ بە احتیمالی زۆر بڕیاریدا و ئەگەر چی جەهەتە بەشداری نەکرد هاوڕانی سەر فێسبوک تکایە وەرنە سەر یوتوب لەسەر یوتوب تەماشامان بکەن ئەگەر چی جەهەتە گوتی ئێمە سەردان ناکەین بەڵام ئەمە چی پێ دەڵێن ڕێککەوتنێکی ژێر بەژێرە لە نێوان جاپە و ماپە و دەم پارتیدا ئیتر ئەو بەشداریکردن و بەشداری نەکردنی جەهەپە سمبۆلیکە جەهەپە لە پشت هەموو پرۆسەکە وەیە جەهەپە کێشەی لەگەڵ ئاک پارتی هەیە نایهەوێ بە دوای ئاک پارتی بچێ و ببێتە کلکی ئاک پارتی لە ناو کەوانەدا کێشەکە ئەوەیە بەڵام ئیتر هەروەکو ئەمڕۆ بەیانی باسمان کرد کۆمیسیۆن بڕیار ئەدا هیچ ڕێگایەک نەماوە دەبێت بڕیاری کۆتایی خۆی بدا ئێستاکە کۆمیسیۆن نازانین کەی دەچێ بەڵام سبەینێ ناوەکانی ئاک پارتیش یەکلایی دەبنەوە چێن لەلایەن ماپەوە ئیتر جێگری سەرۆکی دەوڵەت باخچەلی فتحی یەڵدز بەشداری دەکا کە کەسایەتێکی زۆر زۆر گرنگە ئەکادیمیە ڕووناکبیرە و بەڕاستیش ئەو زۆر زۆر گرنگی بۆ پرۆسەیە ئەدا وەکو دەوڵەت باخچەلی و ئەم کەسە زۆر زۆر بەکاریگەرە لە ناو دەوڵەتدا فتحی یەڵدز بەشداریکردنی فتحی یەڵدز شتێکی زۆر زۆر گرنگە لە هەمان کاتدا ئیتر لە ناو دەم پارتیش گولستان کڵچ دەچێ ئیتر با بزانین لە ناو ئاک پارتی چێ دەچێت لە ناو ئاک پارتی چەند ناوێک هەنا بەڵام ئێستاکە باسییان وەکەم و باسییان نەکەم لە بۆ بینەرانان لە بۆ ئێوە ڕنگ بێ زۆر سوودی نەبێ و نایەن ناسن گرنگیش نییە گرنگ ئەوێ سەردانەکە ئەنجام دەدرێ ئۆجەلان مەشروعیەتی خۆی لە دەوڵەت
وەردەگرێ مەشروعەتی خۆی لە دەرەوە وەردەگرێەوە ئەم کاتە ئۆجلان ئەتوانی زۆر بە ئاسانی ئەو هەموو شتەکان ماستەرمایندە بکە هەموو شتەکان سەر لە نوێ بگۆڕێ سەر لە نوێ بزوتنەوەیەکی سیاسی کوردی بەڵام تورکایی ساز بکات تەنانەت ئەتوانێت تا ڕادەیە کاریگەری هەبێ لەسەر ئەو بزوتنەوە کوردیە ئۆجلانیە بەشەکانی دیکەی کوردستانیش لە ئاراددان ئیتر ئەمانە هەر هەمویان لە ئایندەدا دەبینین بەڵام لە پەنای ئەمەدا بێگومان کۆمەڵێک بابەت جێگای نیگەرانین ئەویش ئەوەیە ئایا ئەو هێزانەی دەیانەوێت تەقلە بە پرۆسەکە لێ بدەن وەکو جاری جاران ئەو توانایان هەیە یان نە ئەو هێزانە چەند ئەمانە چەند بەهێزن و ئەمانە قودرەتەکانیان لەکوێوە دێ و چۆن ئەکرێ ڕێگا لەمانە بجیێ ئەمەیان یەک دوو ئەو پرۆسەیە چۆن وای لێ دێ کە نەکەوێتە دەست یعنی خزمەت بە ئەجێنداکانی ئاک پارتی ئیخوانی نیۆ عوسمانی سنی نەکە ئەمانە زۆر گرنگن لە بۆ چ ئەمانە باز دەکەم لەبەر ئەوەی ئەگەر ئەمانە باس نەکەین ناتوانین لە نیگەرانیەکانی یەکێتی ئێستاکە تێبگەین هەم دەربارەی کۆنفرانسی دۆک کە بەشداری پێ نەکرا دەرخرا هەم دەربارەی ئەوەی کە پەکەکە و یەپەگە لە دەستی ئەو دەردەچێ دەکەوێتە دەستی پارتی دیموکراتی کوردستان هەم دەربارەی ئەوەی ئەو جیۆپۆلۆتیکەی کە لە ناوچەکەدا لە جیهان و لە قەفقاسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بە تایبەتی ئەو بلۆکەی کە ئیسرائیل سازی دەکا و ئەمەیان سەدی سەد دژ بە ئێرانە تەواوی دەوروبەری ئێران ئابلۆقە ئەدرێ جگە لە پاکستان هەتاوەکو ئێستا زۆربەی وڵاتان کەوتونەتە ناو ئەو پرۆسەیە و دوور نییە پاکستانیش بکەویتە ناودا ئیتر لەلایەک ئەزەربایجان لەلایەک ئەرمێنیا لەلایەک کازاکستان کە ئیتر لە دەریای خزەرەوە دراوسەی ئێرانە لەلایەکی کە کەنداو لەلایەک عراق جاری دیارنیە عراق بەرە و کوێ دەچێ وەها ئاسان نییە عراقیش لە دەستی ئێران بە تەواوەتی دەربهێنرێ لەلایەکی کەش تورکیا و لێرەدا ڕۆلی کوردەکان زۆر گرنگە ڕۆلی پەکەکە زۆر گرنگە کە هێزەکانی لەسەر سنووری ئێرانە و کاریگەری لەسەر کوردەکانی ئێران تا ڕادەیەک هەیە لە ڕێگای پەژاکەوە ئیتر لە هەمان کاتدا پەکەکە وانیش بزوتنەوەی ئۆزەلانی سووریا ڕۆڵێکی گرنگی هەیە لەو بارەیەوە کە ئەتوانێت ڕێگا بدا و نەدا ئێران جارێکی تر بە شێوەیەک لە شێوەکان لە ڕێگای پرۆکسیەکانی بێ یان بە شێوەیەشی دیکە بێ بگەڕێتەوە سووریا و ئیتر لە هەمان کاتدا کوردەکان لە عراق ڕۆلیان زۆر گرنگە کە دەربارەی ئێران چۆن هەڵسو و کەوت دەکەن یعنی هەمومان دەزانین لەو کۆنفرانسەدا دوو قاچی هەبوون قاچێکی کوردی بەگشتی کوردستانی و قاچێکی عراقی بوو لە قاچە عراقیەکەیدا پیلانێکی وا هەبوو هەر لەو کۆنفرانسەدا ئیتر هێزەکانی یعنی بە تایبەتیش هێزە سونیەکان و ئیتر سەرۆک وەزیرانی ئێستا یەک بکرێن تەحالوفێک دروست بکرێ و ینی زمینەی تەحالوفێک دروست بکرێ بۆ ئەوەی ئیتاری تەنسیقی لە دەرەوەی بازنەکەدا بمینێ یعنی نوری مالیکی و حەشد شعبی و ئەوانی دیکە لە دەرەوەی بازنەکەدا بمینێ بەڵام تەماشامان کرد سوودانی زۆر بە دیقەتەوە هاتە کۆنفرانسەکە ئیتر درەنگ هات لە هەولێر نەنیشت بەڵکو لە مووسڵ نیشت و کە هاتیش ئیتر کەسانێکی کە لەلایەن پارتیەوە خۆشەویست نین ئەمانەشی لەگەڵ خۆی هینیان بە تایبەتی وەزیرە داراییەکەی ئیتر کە زۆر لە ماوەی ڕابردوودا توانی گوێی بەرپرسیارانی هەرێمی کوردستان ڕابکێشێ لەسەر مەسەلەی موچە ئەوەشی لەگەڵ خۆیدا هێناوە ئەمانە هەمویان نیشانیاندا کە کۆنفرانسی دهۆک لەو بارەیەوە ڕنگ بێ نەیتوانی بێ تەمام بە تەواوەتی ئامانجەکانی بپێکێنێ بەڵام لە قاچە کوردستانیەکەیدا ئیتر کە مەزلوم عەبدی داوات کرد و یانیش ڕایگەیان بە تایبەتی نێچیروان بارزانی کە بە ئەم قەس گوتی ئیتر من پێم
من پێم وایە مەزلوم عەبدی دێ نایەکەینی دێ کاک مەسرور ئەڵێ لە ڕێگادایە ئیتر کە ئەمەی گوت هەموو چاوەکان چوونە سەر کۆنفرانسەکەی دهۆک وە چاوەکان چوونە سەر مەزلوم عەبدی وە لەوێدا یەکێتی ئامادە نەبوو بەشداری پێ نەکرابوو ئەمە هەمویان نیشان ئەدا کە لەو پرۆسێدا هێزە کوردیەکان بەگشتی گرنگی خۆیان هەیە و ئەگەر بینە سەر ئەوەی کە لە نێوان هەولێر و قامیشلۆ و قەندیل و یەکێتیدا چی ڕوئەدا چ لە ئارادایە من لەو بارەیەوە ئەتوانم بۆ چوونی خۆم بە کورتی وا باس بکەم پارتی لە هەڵبژاردنەکاندا سەرکەوتنی بەدەست هێناوە و ئەو کۆنفرانسەی دهۆک من پێم وانییە کۆنفرانسێک بێ لە پەراوێزی لە سێبەری تورکیادا ساز نەکرابێ هەروەکو ئەحمەد داوود ئۆغڵوش لە دوای کۆنفرانسەکەدا لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند کە پێشتر شێوری بە بەرپرسیمیت وەزیری دەرەوە کردووە ئیتر دیارە ئەمانە ئاگدارن و ئەمانە کە ئاگدارن ئاگداری ئەوەشن کە مەزلوم عەبدیش دێت و چ قسەیەکیش دەکە ئاگداری ئەمە ئیتر لەمەدا تەماشا دەکەین کە ئەو کۆنفرانسە لە سێبەری سیاسەتە نوێیەکانی تورکیا ڕنگ بێ سیاسەتە نوێیەکانی ئەمریکا حتا ڕنگ بێ سیاسەتە نوێیەکانی ئیسرائیلیش ئەنجامدرابێ هەرچەندە لە کۆنفرانسەکەدا باس لە ئیسرائیل و باس لە ئێران نەکرا بەڵام ئەمە گرنگ نییە ئامانج لێی گرنگە ئامانجەکەشی ئەوەیە کە هەولێر ببێتە ساحەی کۆکردنەوەی هێزە ئاپۆچیەکان و هێزە ئۆجەلانیەکان ئیتر بەمەش یەکێتی لەلایەک نیگەران دەبێکە و هێزکە یەپەگە شەڕی داعش ئەو کارتە گەورانە تەنانەت قەندیل لە دەستی دەرەچ بێگومان لە شوێنێکدا کە تورکیا کۆنفرانسێکی وەهای بووێ پێی خۆش بێ کۆنفرانسێکی وها ساز بکێ لەلایەن پارتنەرەکەی لەلایەن متتەفیقەکەی بۆ و متتەفیقەکەشی مەسرور بارزانی بێ و هەتاوەکو ئێستاش کێشەی لەگەڵ یەکێتی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا ئەساز نەکراوە و یەکێتی لەمەڕ حکوومەتی عراقدا لەگەڵ پارتی تا چ ڕادێک هاوکاری دەکا هاوکارینەکە ئەمە دیار نەبێ بێگومان ئامادە نییە ئەو دەستکەوتە لەگەڵ ئەو بەش بکە لە بۆ هەندێکی تر ئەمەی نەکرد چونکە لەلایەک ڕنگ بێت تورکیا پێی خۆش نەبێ لەلایەکیش وەکوتم لە بینی پارتی یەکێتیدا هەم لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەسەر حکوومەتی عراق هەم لەسەر مەسەلەی غاز و نەوت و ئەم جۆرە شتانە هەتاوەکو ئێستا شتەکان یەکلایی نەبوونەتەوە لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین یەکێتی بەشداری پێ نەکرا مەزلوم عەبدی بەشداری پێکرا و تەماشا دەکەین ئیتر پەیتا خەریکە هەولێر دەبێتە ئەو گۆڕەپانە کە کوردەکانی سووریا هێزەکانی ئەحمەد شەرعیش لە ئایندەدا و تورکیا و پەکەکە لەگەڵ یەکتری کۆ دەکاتەوە لە ئەوانەی تەماشای لایفەکەی ئەمڕۆ بەیانیان نەکردووە ببینن لەوێدا باسم لەوە کرد خاڵێکی دیکە زۆر گرنگەیە ئەگەر بێت و ئەمانە کۆ ببنەوە و دەبینین کە لە ناوچەکەدا ڕنگ بێ یەکێتی پەنا ببا بۆ لایەنی بەرەی تەنسیق یعنی شیعەکان لەگەڵ ئەمانەدا بمێنێتەوە ئیتیفاق بکەم هەم لە بۆ کەرکووک هەم لە بۆ سەرۆک کۆماری و ئەمانە زۆر گرنگن ئەو کاتە یەکێتی ئەتوانێت مەترسیەکان لەسەر سەرۆک کۆماری هەندێک بەلاوە بنێ ئەمە بابەتێکی زۆر گرنگە کاتێک ئەمە ڕوو بدا بێگومان کاتێک عراق لە دەستی ئێران دەرنەهێنرێ و یەکێتیش بەردەوام بێ لەسەر ئەو سیاسەتە ئەو کاتە ئەگەری زۆرە هێزەکانی خۆرئاوا تەنانەت تورکیا تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک جیهەت لە عراقدا ئیتر بیان هەوێ هەموو کارتەکان کە لە دەستیاندانا لە دژی ئێران بیجوولێن یەک لەو کارتانەش ڕنگ بێ پەکەکە بێ بەڵام لە ژێرناوی پەژاکدا لە ژێر دەمامکی پەژاکدا چونکە پەژاک بخۆ ئەو هێزەی نییە
بەڵام ئەو هێزەی کە لە بادینیان کشاندیانەوە هێزەکە 3 مانگە کشاوەتەوە ئەوان ئێستا باسی دەکەن دەکشێنینەوە نەخێر 3 مانگە کشاوەتەوە هیچ هێزێکی پکەکە 3 مانگە لە جگە لە گارە هێزێکی کەم هیچ هێز یەک گەریلای پکەکە بە تەحەداییەوە دەڵێم لە بادینە نەماوە و 2 ساڵە هیچ گەریلایەکی پکەکە لە کوردستانی تورکیادا لە شاخەکان نەماوە ڕنگ بە 1-2 گەریلای فیدایی لە شارەکاندا هەبن بێگومان ئێستاش هەنە ئەمانە با بتێشتکەنە بەڵام گروپی گەریلایی مەفرەزە پارتیزانی لە شاخەکان نەبووە پێشتریش نەبووە ئەمانە هەمویان ڕێگا خۆشکەر بوون بۆ ئەوەی ئەمڕۆکە کۆمیسیۆن ئەو بڕیارە بدا و تورکیا هەندێک چاکسازی بکە لە بەرامبەر ئەمەدا ئیتر تورکیا هەم لە ڕێگای ئۆزەلان هەم لە ڕێگای پارتی بتوانێ ئیتر ئەوەی کە بەدەستی نەهێنا ئەو خەتە سوورانێک کە ئیسرائیل و ئەمریکا لە تورکیا لە سووریا لە بۆی دانان لە ڕێگەی ئەوانە بتوانانی کاریگەری خۆی لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک و لەسەر ئایندەی ڕۆژ ئاوادا ئیتر بەڕێوە ببە و ئەمڕۆکە بەیانی باسم کرد لە بەرامبەر مەزلوم عەبدیشدا ئەو دەرگای پێشوو هەندێک ناڵێن داخراوە بەڵام خەریکە دەکەوێتە ژێر تارمایی مەسەلەن لە 2014 هەتاوەکو چەند مانگ بەر لە ئێستاش هەموو کەس باسی هێزەکانی سووریای دیموکراتی قارەمانن ژنیان لەگەڵدایە لە سیستەمی بەڕێوەبەرایەتیدا ژن هەیە لە بینی ئەتنیکەکاندا پەیوەندی و هاوکاری و دڵسۆزیەکی زۆر گەورە هەیە ئەمانە هەمویان ڕاستن هەتاوەکو ئێستاش ڕاستێکن بەڵام کاتێک ئەحمەد شەڕح سزەکانی لەسەر هەڵگیران کاتێک جۆلانی گۆڕدرا بۆ ئەحمەد شەڕح و لە نیویۆرک پێشوازی لێکرا لەو نیویۆرکەوە هەتاوەکو ئێستا پێشوازی لە مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد لەلایەن دۆناڵد ترامپ نەکراوە تۆقەیەکیش لەگەڵ نەکراوە ئەمە بمانەوێ نەمانەوێ هەندێک نیگەرانی لای ئەوان ساز دەکا لێرەدا ناڵێن ئەوانە هیچ ڕۆلیان نامینێ نەخێر ئەم ڕۆڵە هەر دەمینێ و بەردەوام دەبێت چونکە ئەمانە هاوسەنگی دەپارێزن لەلایەن سنتکۆم گرنگی خۆیان هەر دەبێ بەڵام ئەوە تەرجمەی سیاسی نەکراوەتەوە و خاڵە لاوازەکەی هەری گەورەی هێزەکانی سووریای دیموکراتیک دیپلۆماسیە هەتاوەکو ئێستا مرۆڤ ناتوانێت بڵێ خۆسەری و ڕۆژ ئاوا چالاکیێکی دیپلۆماسی ڕێک و پێک و بە سیستەماتیک و ئەنستیتوتی هەیە نەخێر ئیلهام ئەحمەد دێ دەگەڕێ کەسێک دەرگای لێ کردەوە دەستی لەگەڵ دادنیشی قسەی خۆی دەکە و دەسەدرەوە بەڵام ئەتو بڵێ پیلان و پرۆگرامێک هەبێ و لەسەر هەندێک استراتیژی کار بکرێ ئەمانەدا هەموو چارچێوەکانیان دیار بکرێ لە بۆ ئەوە لۆبی دیار بکرێ لە کوێوە دەست پێ دەکەن لە کوێوە خاڵی ناوەڕاستدا لە کوێوە خاڵی کورتخایەن و درێژخایەن لەمانەدا ئەمن دڵنیام هیچ پیلان و پرۆگرامێکی دیپلۆماسیانە نییە و خەریک بوو ئەو دەرگیانە ئێستادا دەخرێن دەرگا لەسەر ئەحمەد شەڕح دەکرێنەوە هەر بۆیە دەرگایەک کە لە کوردستانی عێراقدا لەسەر مەزلوم عەبدی بکرێتەوە و لەوێوە دەنجی بگاتە جیهان لەوێوە پەیام بتوانێت بە ئەمریکا بدا بە تورکیا بدا زۆر زۆر گرنگە لە پەیامەکەی مەزلوم عەبدیدا دیقەت بکەن بە سەرنجەوە دیقەت بکەن بانگەوازی ئاراستەی ئەمریکیەکان کرد گوتی ئەوەی لە بۆ هێزەکانی سووری لە بۆ تەحریری شام دەتان هەوێ لە بۆ ئێمەش بتان هەوێ یعنی ئێمەش بکەنە شەریک لەمەدا وەکوتم نیگەرانیەک هەز بە نیگەرانێک دەکرێت کاک زاگرۆس لە گاڕە گەریلا ماوە گوتم ژمارەیەکی کەم گەریلا بە تەنیا لە گاڕە ماوە لە بادینان لە هیچ شوێنێکیکە نەماوە لەمەدا دەبینین کە پارتی ئەم دەرگای کردەوە یەکێتی دەرگا ناکاتەوە پرۆژەی نییە سیاسەتی نییە جگە لە زانیاری کۆکردنەوە و زانیاری بەدواداچوون بۆ زانیاری هەواڵگیری هیچی دیکە ناکە هیچ پرۆژەیەکی نییە تێگەی ئێکەواتە کەواتە ئەتۆ ئێستا کە گرەیت چییە لەوەی کە پارتی ئەو دەست پێشخەری کردو تۆ کردبات ئەوە ساڵێک زیاترە حکوومەتی ئەسەد ڕووخاوە بۆ نەت کرد تۆ چیت کردیانی جگە لە کۆنفرانسی سۆسیالیست ئینتەرناسیۆنال لە سلێمانی ئەی جەناوی یەکێتی ئێوە چیتان کرد پرۆژەکانتان چی بوو هیچ شتێکتان نەکرد من بام لە جیاتی یەکێتی
ئیتر قوبات تاالبانی بافێل تاالبانی دەناردە واشنگتۆن پاشان دەمناردە ئەنقەرە ئەمریکام دەکردە نێوبژیوانی و لە هەمان کاتدا ئیتر مەزلوم عەبدیم دەهێنا سلێمانی و لەوێدا ئیتر ئەمن نێوبژیوانی نێوان تورکیا و هێزەکانی سووریای دیموکراتیکم دەکرد ئەمن نێوبژیوانی دیکەم دەکرد بەڵام یەکێتی لەو بارەوە هەنگاوێک نانێ بەتەنیا سوود لە خەڵک واڵدەگرێت زانیاریمان پێدەن زانیاریمان پێدەن زانیاریمان پێدەن بەڵام هیچی دیکە ناکە هاورانی سەر فێسبوک دەرکەون فێسبوک دادەخرێ دەرکەون فێسبوک دادەخرێ بەداخەوە وەرنە سەر کەناڵی یوتیوب بنووسن هیوا خۆشناو و سوبسکرایب بکەن کەناڵی یوتیوب سوبسکرایب بکەن ئەوڕۆکە برادرێکی زۆر خۆشەویستم هەیە ئیتر پێی گوتم بۆ کەناڵی یوتیوبەکەت کردوتە پارە چۆن کردوتمە پارە کاکە ئەی ناڵێ وەرن سوبسکرایب بکەن سوبسکرایب یعنی پارە کوڕە بۆ خاتری خوا تۆ لە سوێد دەژی پارەی چی سوبسکرایب کەینە یعنی پارە سوبسکرایب یعنی چۆن ئەتۆ کەناڵێکی فێسبوک ئاکاونت نا کەناڵ پیجێک لایک دەکەی سوبسکرایبش ئەوەیە ئیتر دەیکەی بۆ ئەوەی کە شتێک دروست بوو چۆن فێسبوک ئاگدارت دەکاتەوە لەو کەناڵی کات و لایکت کردووە بۆیانش بووە فۆلۆوەری ئەگەر شتێکی نوێی کرد چالاچێکی نوێی کرد ئاگدارت دەکاتەوە ئەوە یوتیوبش هەمان شتە بۆ ئەوە یوتیوب ئاگدارت بکاتەوە لە ڕێگای گوگل ئاکاونت ئاگدارت دەکاتەوە جا هاوڕێیان بۆیە داواتان لێ دەکەم ئێوەش کەناڵی یوتیوب سوبسکرایب بکەن زۆر ئاسانە بڕۆنە سەر کەناڵی یوتیوب لە ئەوەکە بدەن لە بەشی سوبسکرایب بدەن کارێکی زۆر ئاسانە ئیتر ئەتوانن ئەو کاتە لە ناو یوتیوب بەردەوام بابەتەکان ببینن ئیتر لەو بینەدا دەبینین ئێستا کە کاتێک ئەو هێزانە بیان هەوێ ئەو کارتە بجوولێنن کە پێی دەوترێ کارتی بزوتنەوەی ئۆجەلانی لە بەرامبەر ئێران بە تایبەتی لە ژێرناوی پەژەکدا ئەمە یەکێتی زۆر لی نیگەرانە بۆ ئەو کاتە ئێران ناچار دەبێت لە ناوچەی سلێمانی کە هەموو پەژەک لە ناوچەکانی سلێمانی هەیە یعنی حتا پەکەکەش لە هیچ شوێنێکیکەدا لە منتیقەی پارتی لە جگە لە گارە هێزی نەماوە ئیترکەواتە ئۆ ئەگەر ئێران ببینێ کە پەکەکە پەژەک هێزەکانی سووریای دیموکراتیک بە تەواوەتی پەیوەندیەکانیان لەگەڵ دەبڕن و بە تەواوەتی دەستنە بەرەی پارتی و دەستنە بەرەی دەوڵەتی تورکیادا ئەم کاتە ئەگەری زۆرە ئێران ئۆپەراسیۆنێک بکە بۆ سەر پەژاک و پەکەکەش شەڕێک دروست بێ وەکو 2011 پێش بەهاری عەرەبی ڕنگ بێ شەڕێکی وەکو ئەو کاتە دروست بێ بەڵام ئەم جارە شەڕی ئەو کاتە شەڕێکی زۆر بەسیط بوو شەڕی ئەمجارە ڕنگ بێ زۆر گەورە بێ و ئێران ڕنگ بێ لە ڕێگای پەکەکە بیهەوێ هێز و بازووی خۆی لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکاش دەربخا لە بەرامبەر تورکیاش دەربخا لە بەرامبەر پارتیش دەربخا یعنی هەموو هێزی خۆی بەکاربێنێ هەموو تەکنۆلۆژیای خۆی بەکاربێنێ ئەمە مەسلەیەکی زۆر ترسناک دەبێ و ئەمە یەکێتی زۆر ئیحراز دەکا و ناچاری دەکا خۆی بەلایەکدا یەکلایی بکاتەوە و ئەمەش لە بۆ یەکێتی بڕیارێکی زۆر قڕس دەبێت یەکێتی ناتوانێت ئەو بڕیارە بدا و ناتوانێت دژایەتیشی بکە ئەوەش یەک لە خاڵەکانە کە یەکێتی ئێستاکە زۆر لی نیگەرانە یعنی خاڵی یەکەم وت لە دۆسیای ویانیش کارتی یەپەگە و ڕۆژ ئاوە و پەکەکەی لێ دەستێنرێتەوە ئەو دۆسیای دەچێتە باوەشی پارتی لە هەمان کاتدا لە جیاتی سلێمانی هەولێر دەبێتە ناوەندی کۆکردنەوەی دیپلۆماسیەت و چارەسەرکردنی کێشەکان حتا هەولێر دەیەوێ وەکو جاران وەکو سەردەمی کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێم بوو هەولێر ببێتە ناوەندی پێکهێنانی حکوومەتی عێراقدا و تورکیاش ئەمەی پێخۆشە ڕنگ بێ ئەمریکاش نەمەدا هیچ کێشەی نەبێ و ئەو کاتە یەکێتی لەمە زۆر نیگەران دەبێ بەڵام خاڵێکی دیکە وەکووتم لە ئەگەری ئەوەی کە پەژاک و پەکەکە
بە تەواوەتی لەژێر کۆنتترۆلی ئێراندا دەربچن پەیوەندیەکانیان بپچڕێنن ئەمە ڕنگ بێ بازەکەی زۆر زۆر قڕس بێ و ئەگەری زۆرە ئەمریکا ئیسرائیل لە ڕێگای ناڕاستە ویانیش لە ڕێگای تورکیا ئەم گوشارە لەسەر پەکەکە بکەن کە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران بە تەواتی ببڕێ مەرج نییە پەکەکە لە بەرەی سنیدا لە بەرەی نیۆ عوسمانیدا لە بەرەی نەقشبەندیدا دژی ئێران بجنگێ بەڵام دوورکەوتنەوەی پەکەکە پەیوەندیەکانی پەکەکە بڕینی پەیوەندیەکانی پەکە لە ئێران بەسە بۆ ئەوەی ئێران ئۆپەراسیۆنێک بکە و ئۆپەراسیۆنە زۆر زۆر وەکوتم ئەگەری هەیە زۆر زۆر تون ببێ شەڕێکی زۆر زۆر خوێنایی ببێ لە هەردوو لە زیانی زۆر زۆر گەورە بدرێن و ئەمە ڕنگ بێ لە هەمانکەتدا ئێران وەکو دەرفەتێک لە بۆ خۆی بینێ بۆ ئەوەی لە ڕێگای پەکەکەوە ئەمجارە هێزەکانی دیکە تربیە بکە و ئەمە بۆیە لێرەدا مەترسیدارە لە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وایە نیگەرانیەکانی یەکێتی لەوە سەرچاوە دەکرێت بەڵام یەکێتی بەخۆشی دەبێ هەندێک بەڕاستی بەخۆیدا بچێتەوە یعنی ئەو کارانە هەموویان یەکێتی دەیانتوانی باشتر بیکەن کاتی خۆی مەسعود بارزانی بە خیاڵیشی دانەداهات جەلال تاڵەبانی بە تاقی تەنیا چوو ئەو هەموو کارانەی کردیان بەو تەمەنەیەوە ئیتر چوو لە لوبناان لەگەڵ ئۆجەلاندانیش چووە ئەنقەرە نامەی بردو نامەی هێنا و تێگەی هەندێک هێزی دیکەی دەرەوەی بزوتنەوەی ئۆجەلانی شوکو کەمال بڕقای و ئەوانەشی کۆکردنەوە لەگەڵ خۆی داهێنان و ئیتر گەیاندیە ئاستی چارەسەری ئەگەر ئۆزال نەکوژرابە ئێوەش ئەوە بکەن بە تەنیا ئێوە لە ڕاگەیانەکاندا چەند ڕۆژنامەوانێکی نەخوێندەوار و نەزانتان کۆکردوتەوە باسی دەکەن بەڵام بۆ نایکەی بۆ بەقەت لە سەدا یەکی مامجرات بۆ ناکرێت ئێکەواتە بۆ گلەی دەکەین لێرەدا کێشەکە ئەوەیە ئیتر یەکێتی بانکراوە لە بۆ ئەوەی بەخۆی نەچووە ئیتر ئەمەیان نازانە پێم وانە یەکێتی لە هەموو کۆنفرانسەکانی دیکە دا بەشداری کردووە بۆ ئەمجارە بەشداری نەکرد ڕنگ بێ وەکو پێویست بانکشت نەکراوێ هاوڕێیان کۆتایی پێدێنم دیارە کەستان پرسیاری نەکردووە ئیتر من تاوەکو بە تەماشایکی بکەمە تاوکوستا پرسیارێک ناوینە هاوڕێیان گلەی مەکەن ئەگەر ئاڵێن پرسیارتان نەکردووە لەبەر ئەوەی نیشانەی پرسیار نەبینم من بە پرسیاری نازانم پرسیار بەچی دەناسرێتەوە بە نیشانەی پرسیار دەناسرێتەوە کاک زاگرۆز پەژاک خۆی بە جیاواز نیشان دەدا لە پەکەکە ئەمە نایخوا مەزلوم عەبدیش خۆی بە جیاواز نیشان دەدا ئەمە نایخوا ئەمە نە ئێران باوەڕەت پێ دەکەن نە من باوەڕەت پێ دەکەم نە کەسێکیکە باوەڕەت پێ دەکە کاکە واش نییە تێگەی ئەمانە بزوتنەوەی ئۆزەلانینە خۆی پەکەکە هەر نەماوە خۆی هەڵوەشاندۆتەوە بەڵام ئەمە لە واقعدا ئەو هێزانەی کە لە بەرامبەرتن لێت وەرناگرن یانی ئەوەیە مەسەلەکە ئەگەرنە ئێمە دەزانین پەژاک بەخۆی کۆبوونەوە دەکا بەخۆی ئەوە دەکا هەرچەندە من پێم وانە پەژاک وەکو یەپەگا وەکو پێدا سربەخۆ بێ پەژاک سربەخۆ نییە پەژاک وەکو ئەمانە سربەخۆ نییە چۆن پارتی چارەسەری پێشتر سربەخۆ نەبوو پەژاکی سربەخۆ نییە هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری پێدا ئەمانە سربەخۆترن چونکە لە ساحەیەکی دوورتر دەژین هەتا ڕادەیەک سربەخۆترن و لەگەڵ ئەمریکا و فەڕەنسا و بریتانیا و ئەڵمانیا لەناو هاوکاریدان تا ڕادەیەک ئیوان جیاوازە بەڵام پەژە ئەوە چییە یعنی لە پەیوەندی لە نێوان پەژاک و پەکەکەدا شتێکی وە نییە ئیتر هەر کاتێک کە پەکەکە پلاکەکە دەربێنی ئیتر کارەباکەی پەژاک دەکوژێتەوە ئیتر ئەمەیە پەکەکە پەیوەندی استراتیژی لەگەڵ ئێراندا نییە کاک زاگرۆس نەخێر ئێران بەرەی پشتەوەی پەکەکە بوو ئەمەیان ڕاستە ئەمەیان حاشا هەڵنەگرە پەیوەندی زۆر باشیان هەبوو ئەمەیان ڕاستە ئەمەیان حاشا هەڵنەگرە بەڵام شتی استراتیژیک لە نێوان ئەمانەدا نەخێر هەرگیز نەبووە و
ناژبێ و ئێستا کەش پەیوەندی ئێران و پەکەکە زۆر باش نییە بۆ زانیاریت زۆر باش نییە بەڵام ناڵێم پەیوەندی نییە نەماوە و ئەگەر پەیوەندی نەمینێ ئەگەری زۆرە پێکدادان ڕوو بدە و پەکە جارێ ئەو پەیوەندیە بە تەواوەتی لە ناو نابە هەتا وەکو 100% دڵنیانەبی کە پرۆسەی چارەسەری جێگای خۆی دەگرێت هەتا وەکو ئێستا جێگای خۆی نەگرتو ئێمە ئێستا باز دەکەین تازە کۆمیسیۆن بڕیاری داوە سەردانی ئیمرالی بکە و دەبێ یاساکان دەرچن و دەبێ ئەو یاسایانە جێبەجێ بکرێن اینجا ئیتر پەکەکە ڕنگ بێ پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئێران کەمتر بکاتەوە جارێ نازانین هاوڕێیان زۆر زۆر سپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون باشە نیو سعات قسەمان کرد لە نیو سعاتدا زۆر شتمان باس کرد تکایە ئەو هاوڕێیانەی کە سوبسکرایبیان نەکردووە تکایە سوبسکرایب بکەن ئەگەر هاوڕەیەک نازانی لە بەشی چاتدا لە ئایندەدا بۆم بنووسێ من ڕێگەی نیشان دەدەم چۆن ئەتوانێت سوبسکرایب بکە کەناڵی یوتیوب سوبسکرایب بکە وەکو ئەو برادرە نەکەن سوبسکرایب یانی ئەوە نیە پارەت دەچێ نەخێر هیچ پەیوەندی بە پارە و شتیوانە بە تەنیا وەکو ئەوەیە ئەتو پەیجێکی فێسبوک فۆلۆوەر بکەیت هەر بژین ئێوارەتان باش هەینیتان باش ویکەندێکی باش بۆ هەمووتان دەخوازم بە هیوای شادی و سەلامەتی کاتەی خۆش